ئەمڕۆ ١٧٢ ڕوفات کە زۆرینەیان خەڵکی ئاخجەلەر و گوندی دەلەمۆردن لە قەزای چەمچەماڵ لە سلێمانیەوە برانەوە مۆنۆمێنتی ئەنفال لە قەزاکە. لە ئێستادا لە ڕێوڕسمێکدا بە خاک سپێردران. ئەو ١٧٢ ڕوفاتە لە گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوەن کە لە ساڵی 2019 دۆزراونەتەوە و لە پزیشکی دادی بەغدا مابوونەوە. تا ئەمڕۆ هێنراونەتەوە و بە خاک سپێردراون. زۆربەی ڕوفاتەکان ژن و منداڵن. پەیکەری ژەنینی پێڵاو لە بەردەرکی سەرا لابرا و پەیکەرسازەکەشی دەڵێت سندوقەکەیان بردووە و شێواندویانە، بۆیە خۆم لام بردووە تاکی دەکەم و دایدەنێمەوە. ئاسۆجاف پەیکەرساز بە ٩٦٤ وت نزیکەی مانگێکە پەیکەری ژەنینی پێڵاوی لە بەردەرکی سەرا هەڵگرتوتەوە بەهۆی شێواندنی لەلایەن کەسانێکەوە، تەنانەت سندوقی بۆ یاخکردنەکەشی برابوو. پەیکەری ژەنینی پێڵاو لە ساڵی 2018 لە بەردەرکی سەرا لە شاری سلێمانی دانراوە. پەیکەری کچێکی 17 ساڵی ئاواری سووریا کە لەو جێگەیەدا پێڵاوی بۆ یاخ دەکرد. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە و هەموو ساڵێک لە ڕێکەوتی 21/2 وەک ڕۆژی جیهانی زمانی دایک دیاری کراوە و هاوڵاتیان بە شێوەزاری خۆیان یان ناوچەکەیان پیرۆزبایی ئەو ڕۆژە لە یەکتری دەکەن. کورزمانانیش بە چەند شێوازێک لە ناوچە جیاوازەکانی دنیا یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. ٩٦٤ چەند راپۆرتێکی لەو بارەیەوە لەسەر هەرێکێک لە ئیبراهیم ئەمین باڵدار و زارا محەممەدی و سەردەمی ڕۆژنامەی کوردی کە کاریان کردووە بۆ پاراستنی زمانی کوردی ئامادە کردووە، ئەتوانن بینەری بن.